عوسمان ئەم کاتت باش کاک عوسمان ژمارەی بریندار و هەروە ئەو کەسانی کە ژیانیان لەدەستداوە تا ئێستا چەند بریندار گەێنراونەتە نەخۆشخانەکانی قەڵاتزێ؟ بەڵێ بەداخەوە ئەمڕۆ ئێوارە لە دوای ئەنجامدانی خۆپیشاندنێک کە لە شاری قەڵاتزێکدا بەداخەوە شەهیدە گەیشت بە نەخۆشخانەی شەهیدانی قەڵاتزێ. پێنج برینداری تریش گەێنراوەتە نەخۆشخانە، بەداخەوە یەکێکیان برینی قورسەوە ئێستا لەژێر نەشتەرگەریدا. چوار نەفەرەکانی تریش تا ئێستا وەزیان باشە و لە تەواوی چارەسەر پێویستیان بۆ کراوە لای خۆمان. باس لەوە دەکرێت کە بەڕێوەبەری پۆلیس قەڵاتزێش لە ناو برینداراندایە؟ بەداخەوە ئەویشێکی کە لە بریندارەکان ئێستا لای خۆمانە. بەڵێ لە ڕووی خوێن و ئەوانە پێویستیان بە چی هەیە تا چەند داواکارن کە هاوڵاتیان هاوکاریتان بکەن؟ ئێمە خۆشبەختانە هەموو پزیشکەکان ئێستا گەێنراونە هاتبوون بۆ ناو نەخۆشخانە لەگەڵ کارمەندەکان ئێستا ئیش پێویست دەکەن. خۆشمان باقی ئەو پێداویستیانەمان هەیە کە پێویستە بۆ هاوڵاتیان. باشە کاک عوسمان، ئەوان ئەو بریندارانەی کە گەیشتونەتە لای ئێوە بە چی بریندار بوون؟ بە بەرد، بە فیشەک، بە چی بریندار بوون؟ شەهیدەکە فیشەکە، بریندارێکی تریشمان هەر فیشەکە، ئەوانی تریش هەمویان بە بەرد و ئەوانە بریندار بوون. لە چ تەمەنێکدان؟ بەداخەوە ئەوەی شەهید بووە ماڵی 94ە، بریندارەکەی تر تەمەنی 14 ساڵە کە ئێستا لەژێر نەشتەرگەریدا. ئەوەکانی تریشیان بەڕاستی برینەکە یەکێکیان تەمەنی لە سەر و 40 ساڵەوەیە، کاکهونەریش لە سەر و 40 ساڵەوەیە، ئەوەی تریشیان لە سەر و 35 ساڵەوە. باش، بەڕێوەبەری پۆلیس برینەکەی بە بەردە یاخود بە فیشەک؟ بەڕێوەبەری پۆلیس برینەکەی سووکە و فیشەک نییە. بەڵێ ئەو بریندارانەی کە گەیشتون تەنها لە یەک نەخۆشخانەدان یاخود لە چەند نەخۆشخانەیەکدان؟ لە نەخۆشخانەی نوێی شەهیدانی قەڵاتزێدان هەور هەمویان. بەڵێ ئێستا سیاری فریاکەوتنیشم ناردۆ بە شوێنی ڕووداوەکە بۆی ئەگەر شتی ترە بوو بە زووترین کات بگەێنرێن نەخۆشخانە. هەموو بریندارەکان هێشتان لە نەخۆشخانەن یاخود هیچ کەستان ناردۆتەوە؟ تەسەوەر دەکرێت هیتری لێبێ بۆ ئێمەی سافی فریاکەوتمان ناردۆ بۆ شوێنی ڕوودا و بەستاو ئێستا نەگەڕاونەتەوە. یعنی ئێوە تەسەوری ئەوە دەکەن کە برینداری تریش هەبێت؟ بەڵێ. تا ئێستا چەند ئۆتۆمبیلی فریاکەوتنتان ناردۆتە دەرەوە؟ ئێمە دوو ئۆتۆمبیلی فریاکەوتمان ناردۆ بۆ ناو شار بەستاو ئێستا نەگەڕاونەتەوە. ئەو ئۆتۆمبیلانەی کە نێرداونەتە دەرەوە بەرەو چ شوێنێک ڕۆیشتون؟ بەرەو شوێن ڕوودا و نزیک ناوچەی پارتی. بەڵێ عوسمان محەممەد، جێگەری بەڕێوەبەری